خۆشەویستان یەکێک لەو کارە تایبەتانی کە هەر با بڵین لە کۆنەوە هەبووە، ینی جاران کە بۆنمە زۆر کەرەستەکان بەردەست نەبوو، کەسەکان لە گوندەکانە زیاترە ژیان ئەوەی کە لە بەردەست بوو کاری دەستیان لێ دروستە کرد، تەنانەت پەرداخ و قاپ و هەندێک بەڵێ مێز و هەندێک شتیان لە دار دروستە کرد. بەڵام ئێستاش تایبەتمەندی ئەم کارە دەستیانیان ئەم جۆرە لە کارانە ماوە کە بەکاردێت بۆ دیزاینکردنی ماڵ و ئۆفیسەکان. ئێمەش ئەمڕۆ ئەمانەیە بووی زیاتر ئێوە بێەوە ئەم کارانە بێەوە ئاشنا بکەین و زیاتر لەبارەیە بدوێن زین چۆن بەکارێت و تا چەندێک ئێستا گرنگی پێدەدرێت. میوانداری بەڕێز کۆژین بەکرمان کردووە خاوەنکار. کاک کۆژین بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لە پای ئەمڕۆژ. زۆر سپاس دەکەم. کاک کۆژین لە کێکۆ دەست کردەوە بەم کارە، تایبەتمەندی ئەم کارە و دیزاینکردنی دار چییە؟ بەڵێ سەرتا سوپاسانەکەم بۆم بەرنامە جوانە. بەخێر بێت. ڕاستی دەستپێکردنی ئێمە بۆ دروستکردنی ئەم بابەتانە بۆ ناو ماڵ تقریبا لە 2019 بۆ 2020 ئێمە دەستمان پێکردووە. هەستمان کرد کە ئەم بابەتە تۆزێک کەمە، وەک چۆن بڵێ لە کوردستانی ئێمە ئەم بابەتانە کەم بۆتەوە، پێشتر زۆر هەبوو، خەڵک زۆر کاری پێکرد، بەڵام ئێستا کەمتر بۆتەوە. ڕاستی حەزمان کرد ئەم بابەتە بەخشکەین بۆ خەڵک و زیاتر ئەوانە هیچ چێژی لێ ببینن لەم داران. زۆر باشە. با پێشێ بینە سەر بابەتی دارەکان و ئیشەکان و زۆر ئیدارەکان و لە ڕووی تەندروستی و لە ڕووی جوانکاری دیزانەوە نەمێ لەوە پرسم هەر ئەسڵەن گرنگی دیزاین بۆ ماڵ بێت یا بۆ ئۆفیسێک بێت گرنگی لە چییە؟ ینی بۆ نمونە ئەگەر ئۆفیسێک ئەگەر ماڵێک گرنگی بە دیزایندا لەگەڵ ماڵێک و ئۆفیسێک گرنگی پێنەدات جیاوازیان چییە؟ جیاوازەکەی ڕاستی ئەوەیە کە تۆ ئەمە بۆ خۆتی ئەەکەی، بۆ چێژی خۆتەکەی، بۆ مرتاحی نەفسە. عادەتەن ئەم ئیشانەش لە شوێنێکایە کە ئەو کەسانە خۆیان زیاتر هونەرین، حەزیان بەوەیە ماڵەکانیان جوان بێ. بۆ من هەچ کەسێک کاتیشتە ماڵی تۆ بێگومان کە یەک تۆ سەلیقەی هەبێت، ئیشەکانی هەمووی جوانە، ئەو تاقمانی کە دایانێ هەمووی ڕێکیانەخا لەسەر یەک لەگەڵ یەکە هەمویان تەنسیقن. بێگومان بۆ لایەنی دەرونی زیاتر ئەمانە باشترێکە کە تۆ دیکۆرەکەت جوان بێ، لە گوێژاوێکای تۆ دایمە لە دەرەوەی نامورتاحیت، یەیتەوە ماڵەوە دیکۆرەکەت جوانە، دەرونیشت ئارامە بێت. کاک کۆژین ئێمە بینی ومانانی لەو شوێنانی کە بۆ نەبابەتی جوانکاری ناو ماڵە فرۆشن هەر لەسەر شێوازی دار جارویان نەخشەکان کێشاویان یەگەرداریش نەبوو بێت، لەبەرەوەی ئەوەندە شێوەیەکی جوانی هەیە. تایبەتمەندی ئەمەیان چییە لەوانە وەمانە چۆن دروستەکرێن ئەگەر باسی لێو بکەیت؟ بەڵێ ڕاستیەکەی کوالێتیان فەرقی هەیە بێگومان، لەبەرەوەی کە ئەوان لاساکردنەوەی دارە، ئەوان ناوەکانیان تۆزێک بۆشێکی تایە، بەڵام هەر هەمان دیزاینە و هەمان جوانی تایبەتی خۆی هەیە. بەڵام کوالەتی دارەکە هەم لە ڕووی تۆکمەییەوە هەم لە ڕووی کوالێتی ئەو ئیشەوە زۆر زۆر جیاوازترە لەوان. تقریبا وەکو بڵێم ئەم مێزانە زیاتر نزیک دەکاتەوە لە ژینگەوە، ینی تۆ وابێت تێکەڵ بیت لە ناو ژینگەیەکا بیت بۆ جەوی گەرما و سەرما ئەم بەرگی زیاتر ئەگرێ. ئەم دارانە کە ئێمە بەکاریانێنین تایەتی نزیکەی 200 ساڵە تەمەنی، بێگومانەوە کە لە بازاڕەکانە ئێمە دەستمانەکەوێت. بۆ خۆی ئەمە شتێکی جوانە کە تۆ مۆدێلێکی ئاوا لە ناو ماڵەکەتایە، خەڵک زیاتر تەرکیزە خاتە سەری شتێک کە بەلایەوە جیاوازە بەدەر لەوانی کە لە ناو بازاڕ ئافرۆشتێ. باست لە بواری ژینگە کرد، منەوێ لەسەر تەندروستی بۆ نمونە تۆ کاتێک خانمێک ئەو با بڵێن ئێوە گۆشتێک بچنێ زەڵاتێک لەسەر تەختێکی پلاستیک ئەیکا، چه جیاوازی هەیە لەگەڵەوەی لەسەر دارێک بیکە، یان کەوچک بەکارەهێنرێ بۆ بابەتێک بۆ کۆمەڵێک بابەت، بۆ نمونە لەوانە بۆ دۆ خواردن، ئاستا خواردن، یا بۆ نمونە هەر بۆ نانخواردنی ئاسایی کۆمەڵێک، ینی دار بەکارێنێ جگەل لە دیزاین وەکو پێداویستیش. ئایا لە ڕووی تەندروستیەوە ئەمانە تەندروستترن یا ئەم بابەتانی کە چوزانم ئێستا هەیە لە بازاڕەکانە؟ بێگومان فەرقی هەیە. ئێمە هەر لە بیدایەتەوە لە دروستبوونی مرۆڤایەتیەوە ئەمە هەر بە دار شت دروست کراوە و یاخود لە بەر لەم بابەتانە دروست کراوە. لەگەڵ پلاستیک و ئەم بابەتانەیە فەرقی هەیە، بێگومان فەرقی هەیە. کوالەتی داریش کوالەتیەکی تایبەتمەندی هەیە، ینی زەرەری بۆ کەس نییە، بۆ ئینسان نییە، بۆ هیچ شتێک زەرەری نییە. باشە ئەم دارانە
لەکوێ ئەهێنرێن ئاهی کوردستانیان ئەوە تا ئێوە خۆتان بە دوای باشترین داراکرن کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و لی دروستەکەن؟ ڕاستیەکەی جۆری دارەکان زۆرن، ینی بۆ نمونە داری گوێزمان هەیە، داری چامی ڕووسیمان هەیە، داری فراکشیمان هەیە، داری فیرلەندیمان هەیە. ئەم نەوعانە داری جیاوازن بێوان لە کوالیتی شافەرقیان هەیە. تەنها ئەوەی کە ئێمە لە ناو کوردستانی خۆمانە خۆشبەختانە دەستمانەکەوێت تەنها داری گوێزە لەگەڵ سوورە چنار و داری سێ و ئەمانە ئەم بابەتانەمان هەیە خۆمان. بەڵام داری چام دارێکە بۆ دیکۆرات زیاتر بەکارێ، ڕەنگەکەی کرێمیە، ئەم دارە زیاتر لە دەرەوە هاورداکرێت بۆ هەر وەستایەکە ئیشی پێیەکە ئەبێ لە مایانی دارەکە بیان کڕێ ئەم دارانە. باشەکە کۆژین ئەمە دژ بە بابەتە ژینگیەکانیە زۆر جار ئەوترێت بۆ بڕینەوەی دار یان جۆرێک لە بەکارهێنانی دارەکان زیانی بۆ ژینگەیە یان ئێوە ڕەچاوی ئەوەکەن کە بەعنی بە شازێکی تەندروست ئەم دارانە بەردەست بخەن و دیزاینیکەن؟ بێگومان ئێمە ئەم دارانە ئێمە خۆمان لە مەیانی دار ئەیکڕین، ینی ئەوە نیە ئێمە شتێکی بازرگانیە. بەڵێ تەبعاً بە دووسێ دەست ئەگاتەوە بەدەستی ئێمە. بەڵام هەنێک جار هەیە بۆ نمونە کەسێک باخێکی هەیە ئەوێ بینایەک لەوێ دروستکە شتێک لە دروستکە بێگومان دارەکەی ڕێگرتووە، ئەو دارە لەوێ ڕێگرتووە، ئەو دارەیە کە ئەبڕێتەوە، یاخود ئێمە زۆربەی کەوت هەوڵمانداوە ئەو دارانەی کە زۆر کۆن و ئەوانەی کەیتر نەبەریان ماوە ینی وشک بوون، ئەو دارانە ئێمە زیاتر ئیسفادەی لێکەین، هەم لەبەرەوەی نەخشێکی جوانتر ئەیاد بە ئیشەکە وەنە کۆمەڵێک کونی تایە کۆمەڵێک بە مادەی تایبەت ئێمە پڕیانەکەینەوە ئەمانە هەم ڕەچاوی لایەنە ژینگەکە شەکرێت. طبعاً ڕەچاوی ژینگاکرێت. ئێمە ساڵانە باوەڕ ناکەم ئەوە زۆر ببڕێتەوە چکە خواستێکی تازەوە خەریکەوە خواستێکی تایبەتی لەسەر بێت. زۆر باشە کا کۆژین دیزاینکردن بەدار خەڵک ئێستا چۆن پێشوازی لێکە؟ ئایا خەڵک با بڵێن داواکاریکی زۆری هەیە لەوەی کە دیزایانی نێو ماڵەکەی ئۆفیسەکەی بەدار بێ؟ ئەمە یەک دووەم تەنها وەک دیزاین بەکارەهێنرێیان وەکو هەندێک بابەتی زۆر جار وەکو عەزلی سەرما و گەرماش بەکارهێنرێت لە ماڵەکانە بۆ نە تەختەی ئەرزیەکرێ یان دیوارەکان تەختە ئەکرێن، ئەمانەش ئەچێتە ئەو بوارەوە. ئایا خەڵکی بە شێوازێکی گشتی لەگەڵ ئەم بابەتەیە چۆنە دەست و پەنجەی نەرم کردووە؟ بێگومان ئێستا ئەم ئیشانە زیاتر کە بەکارێنرێت لە ناو ماڵەکان یان لە ئۆفیسەکانە بۆ گەرما و بۆ سەرما و ئەمانە کاریگەریی باشی هەیە، ینی جەوەکەت بە سافی بۆ هێڵێتەوە. فەرقی هەیە لەگەڵ مەوادێک بۆ نمونە کە پلاستیک بێت یاخود بەرد بێت، ئەمانە هەنە جار بە ساردیە مێنێتەوە، یان بۆ تەختەی ئەرزی وەک بە ڕێزت فەرمووت زۆربەی کات کە بەکارێت تەختەی ئەرزی هەمووی شتی کوالێتی و لە دار دروستکراوانە ئەم پلاستیکانە بەعام تۆزێک ساردی شانتیا هەیە. خەڵکیش ئێستا هاتوونەتە سەر ئەم بابەتە، پێشووتر هەبووە بەڵام لە ئێستاە خواست لەسەر دار زۆرە، خەڵک بە تامەزرۆییەوە یەت حەزەکات لەم بابەتانە بکڕێ بەدەر لەوەی کە بچێت لە دوکانێکە یان لە مۆڵێکە لە شوێنێکە ئەو بابەتی کە خۆی ئێوێ دەستی نەکەوێت یاخود ئەو قیاسی کە خۆی ئێوێ دەستی ناکەوێت. لەلای ئێمە بە هەموو جۆر و بە هەموو قیاسێک لەسەر خواسی کەسەکە لەسەرەوەی کە بۆ نمونە ئۆفیسێکی هەیە قیاسەکەی تۆزێک گەورەترە لە ناو بازاڕا دەستی ناکەوێت لەسەر خواستی خۆی بە هەشدارێکە بیەوێ ئێمە توانین بۆی دروست بکەینەوە. ئێمە زانین زۆر بابەتی لێ دروستەکرێ، بەڵام ئەو بابەتانە چییە کە ئێوە زیاتر دروستیەکەن؟ خواز لەسەر چی زیاترانی ڕەنگە ئەوەی کێوە زیاتر گرنگی پێبن هەر دیزاین بێ یان شتی تریشی لێ دروستەکرێت؟ ئێمە ئەوەی کە زیاتر گرنگی پێین ئەوەیە کە زیاتر لە ئۆفیسەکانە بۆ نمونە مێزە، تەپڵەکە، کورسیە، دارە، دیکۆراتی بۆ نمونە تۆڵتۆڵەکانە پارتەی شنەکە بەکارێت لە بینی هۆڵ و میوانە. مێزی ناخواردن ئێمە زیاتر مێزی ناخواردن دروستەکەین بۆ ماڵەکان، کورسی دروست ئەەکەین، ینی ئەو بابەتانەی کە لە تەختەیە ئەنجام بدرێت ئێمە خۆشبەختانە ناتوانین دروستی. تەنانەت ئێستا ئەوانەی کە باخیشیان هەیە بۆ هەم بۆ مێز هەم بۆ کورسی هەم بۆ کۆمەڵێک بابەتی وەکو جۆلانی مناڵ و کۆمەڵەوانە ئەوانەش هەر تەختە بەکارێنن. کا کۆژین تا چەند لە ڕووی تێچووەوە لە ڕووی نرخەوە بۆ ئەو کەسێک کە ئەوێ ئەمە بەکاربێنێت ئەم مێزە لە بەردەمی ئێمەیە ئەو مێزەی جەنابیشتان ئەین لە ڕووی تێچووە ئەویان گرانترە یان ئەمی دیکەیان؟ ڕاستی بەپێ قیاس سەعر ئەگۆڕێت، جاری وایە کەسەکە حەزەکات
نرخێکی کەمتر بکەوێ ئێمە طبعا دارەکە هەر کوالەتی عینەن شتە یعنی ئەوە نییە بڵێم وەڵامە دارێکی خراپتری بۆ بەکارێنم سعری دارەکە خۆی دیارە بەڵام ئەکەوێتە سەر ئەستوری و باریکی دارەکەەوە بۆ نمونە بتەوێت کێشەت نەبێت بۆ نمونە حەسکەی گرانتر بێ یان کێشەی نەبێت لە سعرەکەیە ئەو کاتە دارێکی بۆ بەکارێن 10 سانتیم بێ 7 سانتیم بێ 8 سانتیم بێ بەپێی سعرەکانێتە خوارەوە بێگومان سعرەکانیشی هەر جیاوازیی هەیە لەبەرەوەی کە کەمە بە زەحمەت دەست ئەکەوێ هەتاوەکو ئەکاتە دەستی تۆ و دەستی کارە نەکو کارگەیەک دروستی بێگومان دەستی کارە زیاتر بۆ وەستا ناڕەحەتترە ئەم ئیشانە چکە تەپ و تۆزی زۆرە وەستا تۆزێک بۆ لایەنی دەرونی خۆی ناخۆشە بۆ هەناسەدانی بۆ تەنگە نەفەسی ئەمانە تۆزێک کێشەی بۆ دروستەکە بە دەر لەوانی کە بە یەکجار ئەیبڕیت و لەزگەیەکەیت و ئەوانە فەرقی هەیە لەگەڵ شتی ترە باشە لە کۆنا ینی ڕەنگە زۆر سادەتر بابەتەکان دروستکرا بەڵام ئێستا دەبینین لە زۆربەی بوارەکانە دەستگا هەیە ئامێر هەیە هەندێک کەرەستە هەیە بەکارهێنرێ بۆ دروستکردنی ئەم بابەتانە ئێوە چی بەکارهێنن یان توانیتانە شوێنێکی وادا بنن کە باشترین شتەکانی لێ دروست بکەن بێگومان ئێستا مەکاینەکان زیاترن وەک لەوەی پێشتر ئێستا پێشتر بەدەست سمارتەکرا و یعنی کاتێکی زیاتری پێویست بووە هەتا ئەو کەسە ئیشەکەی بە دروستکردن ناوە ئێستا ئەلحەمدولیلا خۆشبەختانە بۆ هەموو شتێک جیهازێکمان هەیە ئێمە جیازی مشارمان هەیە سینەرمان هەیە کۆمەڵە جیاز دەبڵ ڕەنە ئەمانە زیاتر کە بۆ دار بەکاریان لە ئیشەکانمانە بەکاریانی و کارەکانی بۆ ئێمە ئاسانتر کردووە کاکۆژین سبولنا ئەم مێزی ئەم تەپڵکی لە بەردەم منایە ئەمە وەکولی تەبعی کراوە بەڵێ لەزگەیەکە یان ئەگەر تەنان بەردیش بێ لی وەرگیراوە بەڵام لە ڕووی دیزاینەوە ئەو دارانە ئەکرێ من کە ئەچمە ماڵی هۆنیاخان شێوازێک لە مێز و تەپڵکی دارە بینم هەمان دیزاینیش بۆ من دووبارە بێتەوە یان دیزاینەکان دووبارە نابنوچکە ئەو خودی دارەکەی ئەو دیزاینەی بەخشیوە بەڵێ بێگومان دار دروست بوونەوەی نییە ئێستا جاری وایە کەسێک جێت وێنێکی بۆ ئێمە هێناوە حەزەکە نەفسیشت بۆی دروست بکەیتەوە ئێمە ڕاستی ئەوەی کە خۆشمان دروستی ئەەکەین ناتوانین دووبارەی بکەینەوە چکە نەخشی دارەکە لەگەڵ سروشتا گەورە بووە ئەم بابەتە بۆ نمونە 200 ساڵ تەمەنێتی 150 ساڵ تەمەنێتی کولی خەتێک کەتی بووە بەهۆی ئەحداسێکەوە بۆی ڕووداوێکەوە کە نزیک بۆ لێوەی ئەمانە دروست بووە دووبارەکردنەوەی نییە تەنانەت ئەگەر لە پارچەی خۆشی هەربی بڕی نەخشەکەی هەر جیاوازە وەکو پەنجەمۆری ئینسانێک وایە کە چۆن لێجێکە و بەیکترە گۆڕێت باشە ئێوە هیچ شتێکی تر بەکارهێنن بۆ تەختەکانیان ئەو تا هەر بابەتەکە تەواو سروشتی ینی بۆ لە ماعێکی پێبن بۆی جوانتر بۆ منە بسڕێتەوە لە ماڵەکانە ها کە شتێک دائنین خانمان دایم خەمی ئەو بابەتانەیە پاکردنەوە و مامەڵەکردن لەگەڵی ئاسانتر بێ بەڵێ بێگومان ئێمە بۆ هەر دارێک کە بەکارێنینیان ئیشی لەسەرەکەین مادەی تایبەتی بە خۆی هەیە کە بەکارێنین ئەشکەوێتەوە سەرخواستی ئەو کەسی کە داوایەکات بۆ نمونە تۆ ئەتەوێت لە ماعبێت ئێمە توانین مادەی لە ماعی لێبین ئەمانەوێت ماد بێت مادەی مادی لێین بەدەر لەمانەش ئێمە ئیش لەسەر ئیپۆکسیژەکەین کە ئەوە مادەیەکی تازەیە بە کوردستانی ئێمە تقریبان هەر لەواتێ 5-6 ساڵێک بێت زیاتر کاری لەسەرەکری و ئێستاش خۆشبەختانە کە چەند وەستایەکی تریش هەیە ئیشی لەسەرەکە ئەم ئیپۆکسیا ئیشی چییە؟ ئەم ئیپۆکسیا تقریبا بۆ نمونە ئەم دارەی ئێمە کونێکی تایە تۆ بۆ مێزی ناخواردن بەکارێنی پێویست ناکە ئەو کونەی تیا بێ شتی لێگەوێتە خوارەوە ئەم بابەتانە ئێمە ئەتوانین ئەو مادەی تێبکەین کە سەڵب ئەبێت و وەکو دارەکەی لێت ینی چاڵێکت بۆ پڕکاتەوە کونێکت بۆ پڕکاتەوە زیاتر دەوری ئەوە بینێت جا ئەمەش کە چەندها ڕەنگی هەیە بۆ نمونە ئێمە خۆمان 12-13 ڕەنگیمانەیە جاری وایە کەسەکە حەزەکە لەگەڵ پەردەیەکیا لەگەڵ ماڵەکەیا بیگونجێنێ ئەو ڕەنگەی کە بۆ نمونە شینێوێ بۆ نمونە سەوزیەوێ ئەم ڕەنگانە تێکەڵەکەیت و لەگەڵ دیکۆرەکە شای گونجێنیت بەس تەختەکانیش ینی بڵم ئەو دارانەش ڕەنگی جیازیان هەیە ینی بۆ منە دارەبینی ڕەنگی تۆخترە هەیە کاڵترە ئەمە هیچ جیازی هەیە بێگومان سەرەتا باسم کرد کە جۆری دارەکان جیاوازن داری گوێزمانەیە داری سندیانمانێ تەنها داری گوێزە کە ئاوا نەخشەکەی ئاوا قاوەیە و بۆ نمونە سوور باوێکی تایە و لە هەندێک شوێنە ئەبێ بەڕەش و ئەم بابەتانە زیاتر لە گوێزایی بینی ئەگەر بیتە سەر داری چام دارێکی کرێمیە
ئێمە زیاتر ئەو دارانە کە بەکارین ئەو کرێمیانە کەسەکە حەزەکات نرخەکەی هەرزانتر بکەوێت ئێمە داری چامی بۆ بەکارێنین و ڕەنجی ئەەکەین بۆ نمونە گوێزێکی تری هەیە ئێمە ئەم دارەی لەگەڵا ڕەنگەکەین نزیکەکەینەوەلەوە بێگومان بۆ هەموو دارێکیش ئێمە ڕەنگمان هەیە 5-6 نەوە ڕەنگمانەیە کە خۆشبەختانە لە جۆری دارەکانی تروەرگیراوەتەوە و ڕەنەکە لە بەردەستی ئێمە باش کار کۆژین خۆ دەزانی خانمی ماڵ بە ئاو هەموو شتێگەشوە بێگومان یعنی من ماڵ هەبووە بیستوم و بینیم و پیان وتیانە کاکە عەرزەکە تەختە کراوە گرفتی بۆ دروست بوو توتی ئەی چۆن من بیشۆم و سەڵی ئاوی پیاکەم و بە ماسی حەڕایم خانمان ئیشی خۆمان ئیشی خۆتانە بەڵام ئێستا ئەم مێزانەی کە ئێوە دروستیەکەن لە دار بێگومان ئەمە پێویستی بە پاکردنەوە هەیە ئایا وەکو مێزێکی ئاسایی پلاستیک یا بەرد یا هەر بابەتێکی دیکەی کیمیایی کانزایی کە دروست کراوە دەبێت بەو پاکەرەوە تیژانەی کە پێی پاکرێتەوە هەمان شت بۆ دارەکەش بەکاربێنرێ یان ئەمە ئەبێت تعاملێکی کی لەگەڵ بکرێ و مەوادی کی هەیە بۆ پاکردنەوە بێگومان مەوادی تری هەیە بۆ پاکردنەوە ئێمە عادەتەن بەو کەسانە ئاڵێن کە لێمانە کڕن مەوادێک هەیە لە بازارە بۆی بکڕە و بەو پاکی بکەرەوە بەدەر لە معجیزە و لە کۆمەڵێک ئەم بابەتانە خۆی دارەکە کێشەی بۆ دروست نابێت بێگومان هیچ کێشێکی بۆ دروست نابێت چونکە ئەمە سەڵب دارەکە خۆیەتی وەکو مادەی تر نییە بۆ نمونە ئەمەی بەردەمی ئێمە بۆ نمونە بە لەزگە بێ یان بە کەتەرێک یان بە شتێک کە بڕوشێت یان بۆمان چاک نابێتەوە ئەمە بەڵام لە داری گوێزا و لە دارەکانی ترا هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت ئێمە توانین سەر لە نوێکاری لەسەر بکەینەوە و وەکو خۆی لێتەوە بەڵام هەتا بیپارێزی باشترێکە خۆت تەڕکردن و ئەمانە کێشەیەکی وا دروست نابێت بەڵام نای ئاوسێنێ ئەم نەو عادارە نای ئاوسێنێ ئێمە لەبەرەوەی کە ئێمە دەرمانێکی لێین کە بۆی نەی ئاوسێنێ بەڵام ئەگەر دەرمانی لێ نەدێ بێگومان ئاوسێت و شوێنەکەی ناشرینە وەکو کابراوە تێوە مژدێکی ناخۆش بوو یانێ دانێستا خەمەنگیان لێ بێ ئاویش بیشوین کاکۆژین زۆر جا کاچیتە شوێنی پاکەرەوەکان ئەو شوێنانێکە پاکەرەوە فرۆشن ڕێک لەسەری نووسراوانی گەر بۆ دار بگونجێ ڕسمی دارەکەی لەسەرانی و زۆر جار ئاسانکاریە بۆ خانمان بابەتێکی تر هەیە تێکەڵکردنی بابەتی دارە لەگەڵ بابەتی مۆدێرنانێ سبۆن ئەو مێزەی کە لە بەردەممانە قاچەکەی ینی بابەتێکی هەر دار نییە ئەمە چۆنە گونجێن یان چەند ئەم بابەتانە تێکەڵ ئەکرێ و سوودی لێبینێ بۆ بواری دیزاین نەماڵ و ئۆفیسەکان عادەتەن ئەم مۆدێلانە کە ئێستا ئێمە بەکاریانین خۆیان کلاسیکن ئێمە هەوڵمان ناوە کلاسیکەکان لەگەڵ هەموو ماڵێکە بیگونجێنی بێگومان هەموو ماڵێک کلاسیکیش نییە تۆ بە کلاسیکی مۆدێرن بەکاربێنی لەم حاڵەتەیە تۆ پێویستە بە کاملی بەدار نەیکەیت بۆ مەقاچێکی بۆ زیاکەی ئیزافەیەکی شوشەی بۆ ئەخەیتە سەر کۆمەڵێک دیکۆری تیا هەڵەکەنی تای دروستەکەیت بۆی کە مۆدێرنتر بێت و لەگەڵ هەموو جۆرە ماڵێکا بگونجێت بۆ نمونە شوێنێک هەیە قەنەفەکانی کلاسیکە ئەو کاتە تۆ ئاسایی ئەگەر بە قاچی ئاسنیش بۆی نەکەی بە قاچی دار بۆی بکەی یان ئەخۆت ئەگەر بە داریش بۆت بکرد دیکۆرێکی بیتێ کە نزیکی بکەیتەوە لە مۆدێرنەوە لەم حاڵەتەیە بێ بۆ شێوەیە باش باسی دیکۆرت کرد دیزاین و دیکۆر گرنگە بە پیسانیەکانی من جەنابەت دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانی تا چەند گرنگە ئەوەی کار لەسەر ئەم بابەتی دار و دیزایناکە سەلیقەیەکی هونەری هەبێ خۆی بێگومان خۆشبەختانە من لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانم لێوێ کۆمەڵێک مامۆستای باش و ئەکادیمی لێیە بۆ هەموو کارێکیکی تەنانەت بۆ کاری منیش نەبێ بۆ هەچ کارێکی تر بێ تۆ پێویستە تۆزێک سەلیقەی لەگەڵا بێت کە ئەو ئیشانەی کەیت بیگەینیتە ئەو کەسانە کە بە جوانی بیانگەینیتە دەستیان باشە لەبەرەوەی کە تۆ لە کۆتایە تۆ دیکۆرێک بۆ ماڵێک دروستەکەی پێویستە زۆر بە مرتەبی و بە ئیشکردن لەسەری بە کوالێتێکی باش بۆ نمونە من جاری وایە چمە ماڵێکەوە کەسەکە حەزەکات دیکۆرێک هەڵ ببژێرێت بەڵام من کە سەیری ئەەکەم لەگەڵ ماڵەکەیان ناگونجێ من پێویستە لەو کاتەیە قسەی تیا بکەم یانەوە تا قیاسەکەی بۆ زیاکەم یان بۆی گەوراکەم یانەوە تا بۆی پێڵم ئەمە نزمە ئەگەر بەرزتر بێت جوانترە نوێنێت بۆی کە زوو تااقەتی نەچێ ئێستا ماڵ هەبووە هەر حەزی کردو قیاسەکەی خۆی بێ دوایی پەشیمان بۆتەوە و هەسە لەنێ بۆمان چاکردوێتەوە کاتە خوێندنەکەت سوودی گەیانەوە بە کارەکەت بەڵێ
بەدڵنیاییەوە. بۆ دیزاینکردن ڕاستی گرنگە. باشەمە دایم کێشێکمان هەیە لەگەڵ وەستاکان کە شتێکیان پێڵێن درەنگ تەواوەکەن جام بابەتانە زۆریان پێچێ کەمیان پێچێت تەواوکردنەکەی یان بە پێی جۆر و مۆدل و دیزاینەکان گۆڕ هەر وەستای ئێوە ناڵێ بەعام هەر وەستاکان وەستاتان لە خەیاتێکەوە گە بەناوی وەستا هەتاوەکو تۆزێک لەیتان لەسەر نازم لە قیامەت ئێوە وەزاتان چۆنە بەنازم لەگەڵ ئەم هەموو وعدەی ئەیدا وەزەمان خراپە بەڵای عادەتەن وەستا بەڵێنێک بە کەسەکایە زۆر جار گرفت دێتە پێشەوە حەز ناکە بۆ من هیچ کەسێک حەز ناکە بۆ تۆ پارەی ئیتێ ئەو پارە وەرەگرێ حەز ئەکا ئیشەکەی بۆ تەواوکەی لە هەردوو لاوە هیچ هەو دووشان وەکو یەکوان حەزەکەن ئەو زوو بچێتە ماڵەکەیەوە تۆش حەزەکەی زوو بۆت بێتەوە بەڵام جاری وایە گرفت دروستە بێت کێشەی جیهازە کێشەی ئەوەیە لە بیرچوونەوە هەیە جاری وایە ئیشێک تۆ حسابی ئەوەت کردوت بە دوو ڕۆژ تەواوی بکەیت نایەت بەدەستەوە ئیشەکەت بۆ دروست نابێ مەجبوری سەر لە نوێ بڕین و ئەم بە زمانەی هەیە کە بۆی سەر لە نوێ دووبارەی بکەیتەوە ئیشەکە ئەبێتە هۆی دواکەوتنی ئەوە عادەتەن وەستا هەر دواکەوێت لە ئیشەکانی ئێمەش بەدەر نەبووین لەوانە بەس هەوڵی تەواوەتی خۆمانمانیاوە کە لە کاتی خۆیان بۆیان تەواو ئینشەڵڵا جەنابەت لەوانە نابیت ئیشێکی ئەم تۆزێکی لێەکەی ئەم تۆزێکەکە ئەو تۆزێکە بووی وکڵ قفلیان کە لای خۆیان بیبەستێتەوە و ئیتر کابرا کە ناچاریشە بێت بەڵام گرنگەوەی ئەوەی تۆ باسەکە گرفتەکان تەکنیکی و هونەری بن کاک کۆژێ منەمێ بپرسم داری MDF ئەوەی لە کارگەکان دروستەکرێ لەگەڵ ئەم دارە سروشتی کە هەیە لە ژینگە ئەبڕدرێت و ئەهێنرێ ئیشی لەسەرەکرێت چ جیاوازیەکیانێت لە بابەتی دیزاین و بەکارهێنانیانە جیاوازیەکی ئەو تویان نییە MDFیش هەر بابەتێکە وەکو بابەتی دارە بەڵام ئەوەیە لە کارگەکانە کۆمەڵێک ئاردە ئەپەستێورێ و ئەکرێت بەم ڕەنگانی کە ئێمە هەمانە لە زۆربەی ماڵەکان و لە زۆربەی شوێنەکانە بەکارهێنرێت بەڵام خواستی زیاتر لەسەر MDF ڕاستی لەم کاتەیە بۆ هەرزانترێکی نەک کێشە لە هەرزانیانیە بۆ نمونە کەسێک ماڵەکەی کە بە MDFەکە کەنتۆرێک دروستەکە کەوانتەرێک دروستەکات کوالەتی دارەکە کوالەتێکی عەزیمی هەیە و گەورەی هەیە بەڵام وەک بە ڕێزت سعرەکەی گرانەکەوێت بۆ نمونە لە کەنتۆرێکە سعرەکەی لەواشە دووقاتی ئەو بێت فەرقەکەی هەر ئەوەیە جۆری ئەو مادەیەش نە بۆ ژینگە هیچ کێشەیەکی نییە بۆ نمونە بۆ ئەو کەسە هیچ کێشەیەکی نییە لە ماڵەکەی ئەمیان تۆکمەترە 100% تۆکمەترەکە گوێزە یاخود دارەکانی ترە بۆ بەکارهێنان یان بۆ چاکردنەوە بۆ نمونە ئەم ئیشانە دارگوێز و ئەوانە ئەگەر شوختێک شتێکی تێببێت چاکەکرێتەوە بەڵام MDF حاڵەتێکە ئاوێکی پیاڕژێت یان شوختێکی تێبێ کە تەرێکی بەرئەکەوێ ئەمە چاکبوونەوەی نییە بێکمارەکە ڕێک پارچەکە بە کاملی بیگۆڕیت شتێکی قەیتە جێکەی باشە کاتێک تۆ بابەتێکی هێنیت لای لە وڵاتێکە دەست بە کارێکەکەی کە تا کەمێک زین بڵێن سەرەتایی ئەم بابەتە لە بواری دیزاینکردندا هیچ دیزاینێک هەیە کە بڵێ لە کوردستان گرنگی پێنەدراویان ئێوە حەزەکەن لە داهاتوە کاری لەسەر بکەن بۆی لە شوێنەکانە دابنرێ و جوانەیەک و ڕەونەقێکی تر بە دیزاین و ڕێخستنەکان بدات ڕاستەکەی ئێمە خۆمان زیاتر متابعی ئەو ئیشانەکەین کە لە دەرەوە کرێن بۆ کولی ئیشێک ئێمە متابعەیەکەین ئەوانەی کێنە بەردەستمان خۆشبەختانە ئەوانیش بۆ منە کەسانی ئێستا ینی ئەم جیلەی ئێستا حەزەکان نوێگەریەک لە ماڵەکەیە دروست بکە حەزەکە شتەکانی دووبارە نەبێ لەبەرەوە خۆشی بە دوایە گەڕێ شتێک ئەدۆزێتەوە کە بۆ منە لە کوردستانە نەبێ و نەکرابێ زیاتر دیزاینی دەرگا هەیە دەرگای سکە هەیە ئێمە زیاتر حەزەکەین ئەو بابەتە بڵاو بێتەوە لە ناو کوردستانی ئێمە چکە هەم دیکۆرێکی جوانە هەم کردنەوەشی ئاسانە بەرەو پێشەوە ناکرێتەوە هەر لە ڕێکی دیوارەکە ئەکرێتەوە دیکۆرێکی زۆر زۆر جوان ئەیا بە ماڵەکە زۆر باشە کاکۆژین ئێمە کە باسی دارەکرێ ینی لە کۆنیش و لە ئێستاشە هەر دەرگوێزمان هاتوتە پێش چاو بیستمانتەنان زوو ئەو قەنەفانی کە دەستکەکانیان دەستکی دارگوێز بوو ینی گرانتر بوو و چۆنەڵی خواستیشی زیاتر لەسەر بوو بەڵام ئێمە لە کوردستانی خۆمانە جگە لە دارگوێز کۆمەڵە داریکەمان هەیە داربەڕوومانێ خۆی دارێکی ئەم بەقووەتە و زۆریشە لە کوردستانی لە دارگوێز زۆرترە ئایا داربەڕووش هەمان ئیشی پێکرێ یان نەخێر هیچ فەرقێکیان نییە ئەو دارانی کە لە لای ئێمەیە بۆ نمونە لە کوردستانی خۆمانە داری سوورە چنارە داری گوێزە دار بەڕووە
کۆمەڵێک داری ترن کە ئەمانە ئێمە بەکاریانین لە ئیشەکانمانە هەمویان داری کوالێتی بەرزن قووەتێکیان هەیە تقریبەن وەکو ئاسن وایە ینی بۆ نەگەر تۆ بە شتێکی زۆر قایم پێێنێکێشی ئەو ناشکێت وەکو مادەکانی تر نییە وەکو پلاستیک نییە وەکو MDF نییە ئەمانە ینی ئەتوانی بەدەست بۆ نمونە نیشتانەوەیەکی پێ بکەی بیشکێنیت بەڵام لە دارا تۆزێک زەحمەتە ئەم ئیشانە ئێمە ئەمانە بەکار ئێنین کە لە کوردستانان زیاتر ئەوانەی کە لە دەریشەوە بۆمانیان جۆرەکانی جیاوازن نەرۆک باسم کرد تقریبا هەمان کوالێتیان هەیە ئەوانی زۆر داری چاکن وڵا گەر پرسیار نەما بەکەکدانە من پێم باشە باسمان لەو بۆ بکەی کە لە کۆتاییە چۆن ئەتەوێت پەرە بەم بوارە بێ و ینی ئامۆژگاری چێ بۆ هاوڵاتیان ئەگەر بۆ نوێویستیان ئەم دیزاینانە بەکاربێنن زیاتر سود لە سەلیقە هونەریەکە وەربگرن ینی بۆ ئەوەی کە ماڵەکانیان دیزاین بکەن بۆ تێڵکێش لەگەڵ مۆدیێلینێکی هەیە تا چەند ئێوە توانیتانە تۆک خۆت وەکو کۆژی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێ ئەوە بە بازارکردن بۆ ئیشەکەت و سوودی لێبین و بەرهەمەکانت بە خەڵکی ئاشنا بکەیت خۆی ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان دەورێکی باڵای هەیە لە ئیشەکان نەک لە ئیشی ئێمە لە ئیشی هەموو کەسێکە لەبەرەوەی کە کەسەکان ئێستا زیاتر حەزەکەن لە ڕێی بازارکردن بە ئۆنلاین ئەم ئیشانە بکەن ئێمە زیاتر فرۆشتنی ئیشەکانمان لە ڕێی ئۆنلاینەوەیە زیاتر لەواتچێ بڵم لە 170 تا 75 ئێمە لە ڕێی پیجەوە لە ڕێی نامەوە کە بۆمانێت ئیشەکانیان بۆ ئەنجامین لە 125 ئەوەیە بۆ نمونە حەزەکات دیکۆرەکەی زیاتر جەختی لێ بکاتەوە زیاتر ئێمە تێبگەێنێ کە چیەوێت یەنە لای ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە بێگومان بۆ ئێمە و بۆ کەسانی تریش بۆ خەڵکیش ڕاستی ئەم دیکۆرانە کە لە ماڵاکرێن جوانێکی تایبەتی خۆیانیان هەیە بۆ ماڵەکان بێگومان سەلیقەی ئەو کەسە دەورە بینێ کە هەڵی ئەبژێرێت هیوادارم ئەو کەسانی کە بەکاری ئێنن زیاتر پارێزگاری لێ بکەن زیاتر وەک چۆن بڵێ بیخەنە ناو ماڵەکانیانەوە ئەم ئیشانە چکە شتێکی دانسخە و تایبەتە ئەم ئیشانە زۆر کەم بۆتەوە تازەوە بیدایەتێتی و خەریکە سەرەتایەتی دەست پێ بکاتەوە و سەر لە نوێ دووبارە بکرێتەوە چکە ئێمە پێشتر هەموو شتەکانمان هەر لە دار بووە لە دەرگایەکەوە بیگرێکە ئێستا بۆ نمونە گۆڕاوە بۆ بە MDF وانە لە دەرگایەکەوە تا قاب و کەوچک و ئەم بابەتانەمان هەمووی سەقفی خانوەکانیشمان سەقفی خان بێگومان سەقفی خانوەکانیشمان و کاتە هەردار بوو ئێستا هەمووی گۆڕاوە پارێزگارێکی تەواوەتی هەیە من هیوادارم ئەو کەسانی کە بەکارێنین بە باشی بەکاری وێنن ئێمە لە خزمەتیانین ماڵەدارینە ستافی ماڵەدارینە چێکیان پێویست بێت بۆیان دروستەکەین هەج مۆدێلێک کە بە دڵیان بێت بۆیان دروستەکەین زۆر بەڕێز کۆژین بەکرد خاوەنکار سواز بووی کە لەم تۆدا لەگەڵمان بووی خۆی پروردگار بەرەکەت بخاتە ئیش و کارتانەوە و تەمەنتان پڕبەرەکەت کە لەشتان ساغ بێت زۆر سپاس دەکەم سپاسیان بەرنامە جوانتان